بەڕێزان سڵاو قوتابیانی خۆشەویست لە وانەکانی پێشتر هەندێک پرسیارمان هەر کرد لەسەر ئەلیکترۆلیتەکان مادەی ئەلیکترۆلیتی هەروە کاریگەری لەسەر ڕەوشتە کۆکاریەکان. ئێستا هەندێک شێوەی تری پرسیاری جیاوازمان هەیە پرسیارانەش ئەوم پرسیاری وزارینە لە امتحانی وزاری هاتیتەوە هەندێک پرسیاری ترتان پێ دەڕێن. پێشەوەی پرسیارەکەت پێبرین تێبینیەکەیە لەسەرێ دەرێ ئەگەر پلەی بەستنی ئاوەگیراوەکمان بداتێ مادەکمان بداتێ داواکرا و پلەی بەستنی ئاوەگیراوەیەکی تر بیت یان پلەی کۆڵانی ئاوەگیراوەکمان بداتێ داواکراوی پرسیارەکە پلەی کۆڵانی ئاوەگیراوەیەکی تر بیت. بۆ نمونە دەرێ پلەی بەستنی ئاوەگیراوەی NaCl دەکاتە سالب دوو. ئایا پلەی بەستنی هەمان کەسی ئاوەگیراوەی AlCl3 چەندە؟ CaCl2 چەندە؟ لە مادەی ئەلیکترۆلیتی با هەمان خەستیش بیتن لەبەر ئەوەی مۆڵی ئایۆنیان جیاوازە کەواتە پلەی بەستنیان جیاواز دەبیت کەواتە پلەی کۆڵانیان جیاواز دەبیت. مادەی ئەلیکترۆلیتی وانە. بۆ نمونە گلوکۆزت هەیە سوکەرۆزت هەیە ئەگەر هەمان خەستی بوو هەمان کاریگەرە پلەی بەستنی ئەوەی بکاتە سالب یەک ئەوەش دەکاتە سالب یەک پلەی کۆڵانی ئەوەی بکاتە 101 ئەوەش دەکاتە 101. بەڵام مادەی ئەلیکترۆلیتی لەبەرەوەی مۆڵی ئایۆنیان جیاوازە ئەگەر هەمان خەستیشیان هەبیتن کەواتە پلەی کۆڵان و پلەی بەستنیان جیاواز دەبیت. ئێستا ئەو پرسیارانە لەسەر ئەو بابەتەیە. پرسیاری وزاریە 2017 هایتەوە دەرێ پلەی بەستنی ئاوەگیراوەی KCl دەکات سالب 3.72 پلەی سیلیزی. ئایا پلەی بەستنی هەمان خەستی ئاوەگیراوەی CaNO3/2 چەندە؟ ئایا پلەی بەستنی هەمان خەستی ئاوەگیراوەی CaNO3/2 چەندە؟ بزانە پلەی بەستنی وەی دایتەمە لە پرسیارەکە. داواکراو چییە پلەی بەستنی ئەوەیە؟ دەرێ هەمان خەستیان هەیە هەمان خەستیان هەیە لەبەرەوەی مۆڵیان جیاوازە کەواتە پلەی بەستنیان چییە پلەی بەستنیان جیاوازە. زانە مۆڵی ئێرە دەکات چەند مۆڵ؟ مامۆستا 2 مۆڵ. مۆڵی ئێرە چەند مۆڵە؟ مامۆستا 3 مۆڵ. لەبەرەوەی مۆڵیان جیاوازە کەواتە پلەی بەستنیان جیاواز دەبیت هەمان خەستیشان هەبی جیاواز دەردەچی. ئەو پرسیارانەش بە زۆر ڕێگە هەڵ دەکرێت ئەمە و ڕێگەمان و هەڵبژاردی ڕێگەشی ئاسانە. بۆ نمونە لایەک دەنووسین KCl خەتەک لەلایەک CaNO3/2 یعنی بە ڕێگەی دوولاودونێوان پرسیارەکان دەکەین بە ڕێگەی تریش دەکرێت. مۆڵی هەر ئاوێتەک لە بنی بنووسە KCl مامۆستا 2 مۆڵ دروست دەکات CaNO3/2 چەند مۆڵ دروست دەکاتن؟ مامۆستا 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکاتن. ئەوەی دایتێمە مامۆستا پلەی بەستنە گوتمان پلەی بەستن لەبەر ئەوەی ئاوەگیراوەیە یعنی دەرێن یەکسانە بەچە یەکسانە بە دەتاتیەف ئاگدار بە یاسایەکە دۆنانووسن بەس لە پلەی کۆڵان دەگۆڕێت. مامۆستاوە دەرێ پلەی بەستنی ئاوەگیراوەکە سالب 3.72 خۆ نەیگوتێ نزمبوونەوەی پلەی بەستن. آخر دائما لەبەرەوەی توێنەر ئاوە نزمبوونەوەی پلەی بەستن لەگەر پلەی بەستنی گیراوە چیە یەکسانە یان دەرێن دەتاتیەف دەکات ئەو ژمارەکەم سفر وەک خۆی دەردەچێت کەواتە دەتاتیەفەکەمان بۆ نمونە دەرێن چەندە سالب 3.72. ئی چییە KCl لە بنەوی بنووسە مامۆستا سالب 3.72. دەتاتیەفی ئێرەمان نییە دەتاتیەفی ئێرەمان نییە دوولاو دوونێوانی لەگە دەکەین دەتاتیەفەکە دەدەین کەواتە دەرێن چ دوو دەتاتیەف یەکسانە سێ جاران سالب 3.72. ئێرە دابەشی دوی بکە ئێرەش دابەشی دوی بکە ئەو دووە لەگەرەوەی دەڕوا دەرین کەواتە دەتاتیەف یەکسانە بەچە سالب 5.58 پلەی سیلیزی. ئەوە دەتاتیەفمان دۆزیەوە. داواکراوی گیراوەکە دەرێ پلەی بەستن چەندە؟ مامۆستا یەکسانیشە بە پلەی بەستنی گیراوەی CaNO3/2 کەواتە وەڵامی پرسیارەکە دەبیتە چ؟ مامۆستا لقی ئەی وەڵامی پرسیارەکەیە. ئەوە بەنسبەت پرسیارە گۆڕینی پلەی بەستنی ئاوەگیراوەیەک بۆ گۆڕینی پلەی بەستنی ئاوەگیراوەیەکی تر. یعنی ئێستا لێرە KClمان گۆڕیمان کردمانە چ CaNO3/2 وەکو خێرا لۆت دەرێمەوە لەلایەک KCl منووسی لەلایەک CaNO3/2 منووسی مامۆستا و دووە چیە مۆڵی ئایۆنەکانە K1 کلۆریەک دەکات 2 ئەدی ئەو سێ مامۆستا مۆڵی CaNO3/2 CaNO3/2 دەکات چەند 3. ئەوە دایتێمە لە پرسیارەکە پلەی بەستنی گیراوەکە ئەمرین دەتاتیەف KCl. ئێرە نیتمان دوولاودونێوانم لەگەری کرد دەتاتیەفەکەمان دۆزیەوە گوتمان دەرێ پلەی بەستنی گیراوە یەکسانە بە پلەی بەستنی گیراوەکە کەواتە وەڵامی ڕاست بووە چ بووە لقی ئەی. پرسیاری بنەوە هەمان شتە بەڵام ئەو جارە پلەی کۆڵانی ئاوەگیراوەیەکی دایتە تو دەرێ پلەی کۆڵانی ئاوەگیراوەیەکی ترمان لۆ بدۆزەوە. پرسیاری بنەوە ئەگەر تەمەشا بکەین ئەوەش نەفسی فکرەیە گوتمان گۆڕینی پلەی کۆڵانی ئاوەگیراوەیەک لۆ پلەی کۆڵانی ئاوەگیراوەیەکی تر دەرێ پلەی کۆڵانی ئاوەگیراوەی NaCl دەکاتە 101.2 پلەی سیلیزی
پلەی کۆڵانی هەمان خەستی ئاوەگیراوەی ALNO3/3 چەندە؟ 1.2 تەمەشا و پرسیارەی بکەین. دەرێ پلەی کۆڵانی ئاوەگیراوەی NaCl ئەوەندەیە. ئایا پلەی کۆڵانی هەمان خەستی ALNO3/3 چەندە؟ گوتمان لەبەرەوەی مۆلیان جیاوازە با خەستیشیان یەکسامی کەواتە پلەی کۆڵانیان چ دەبیتن؟ پلەی کۆڵانیان جیاواز دەبیتن. ئێستا ئاگدار بە یەکسەر نانووسین NaCl و NO3/3 بێ دووراو دونێوان بکەیت. ئەلێرە پلەی کۆڵانی گیراوەی دایتەمە دەی بێن بیگۆڕین بکەینە چ بکەینە دەتاتیبی ئادرێت چ پلەی کۆڵانی ئاوەگیراوەی NaCl دەکاتە 101.2 پلەی سیریزی. دێم ئەوەی دەگۆڕم دەیکەمە چ دەیکەمە دەتاتیبی ئاگدار بە لە کۆڵانی یەکسان نابن. دەرین دەتاتیبی یەکسانە بابرین NaCl یەکسانە پلەی کۆڵانی گیراوە کەم پلەی کۆڵانی ئاسایی توێنەری خاوێن. کەواتە دەتاتیبی NaCl دەکاتە چ پلەی کۆڵانی گیراوەکەی دایتەمە مامۆستا 101.2 پلەی سیریزی. پلەی کۆڵانی ئاسایی ئاو وا فێربووینە لە 100 پلەی سیریزی دەکرێت کەم 100 یعنی دەبێەوەی بزانی ئاگدار بە دەکاتە چەند مامۆستا 1.2 پلەی سیریزی. ئەوە چمان دۆزیەوە؟ بەرزبوونەوەی پلەی کۆڵانمان دۆزیەوە. ئەوجە دێم دوولاو دوونێوانەکەی دەکەم کەواتە ئاگدار بە ئەوەی فەرقە لەگەر سەرێ. یعنی دەبێ ئەمە دووجە ئەو یاسایە بەکاربین ئاگدار بە لە پلەی کۆڵان. جاری یەکەم دەیگۆڕین دەیکەینە دەتاتیبی، جاری دووەم لە بنەوە دەیگۆڕین دەیکەینە پلەی کۆڵانی گیراوە یعنی بە کۆکردنەوە. ئەوە لەلایەک دەینووسین NaCl لەلایەک ALNO3/3 مۆلی ئایۆنەکان لە بنی بنووسە مامۆستاوە 2 مۆل لە ئایۆن دروست دەکات Na1 کلۆریەک دەکات 2. ئەلێرە مامۆستا 4 مۆلی دروست دەکات ئەوە 1 مۆلە ئاگدار بە ئەوەش چەندە 3 مۆلە کەواتە مۆلی ئایۆنەکان لێرە بۆ چەند 4 مۆل. دەتاتیبی ئەو مادەی دایتەمە دەرێ 1.2 ئەوە لە بنی بنووسی ئەلێرە دەتاتیبیمان نییە دەتاتیبی ئەو خوێیەمان نییە. دووبارە مامۆستا دوولاو دوونێوانی لەگە دەکەین دەرین کەواتە دوو دەتاتیبی یەکسانە 4 جاران 1.2. ئێرە دابەش دوو ئەوە لەگەرەوەی ڕۆیشت کەواتە دەتاتیبی یەکسانە بە چەند 2.4 پلەی سیلیزی. ئەوە چمان دۆزیەوە؟ بەرزبوونەوەی پلەی کۆڵانمان دۆزیەوە ئیچ ALNO3/3 بەڵام پرسیارەکە دەرێ لۆمان چ بدۆزەوە؟ دەرێ پلەی کۆڵانی بدۆزەوە کەواتە ئەوەی تو دۆزیتەوە بەرزبوونەوەی پلەی کۆڵانە یعنی کە پرسیار لۆ دێتەوە بخینەوە ئایا بەرزبوونەوەی پلەی کۆڵانی ALNO3/3 چەندە؟ ئەو ژمارەی هەڵبژێرە 2.4 ئامزانە لە هەڵبژارنەکان دایتێت و بەڵام پرسیارەکە دەرێت چێ دەرێ پلەی کۆڵانەکەم لۆ بدۆزەوە پلەی کۆڵانی ئەو گیراوم لۆ بدۆزەوە دێن دەیگۆڕین دەکەینە پلەی کۆڵانی گیراوە. ئەگەر لە بێت مابی دەمانگۆ پلەی کۆڵانی گیراوە ALNO3/3 دەکاتە دەتاتیبی کۆ پلەی کۆڵانی ئاسایی و یەکسانیشە 2.4 کۆ 100 کەواتە پلەی کۆڵانی گیراوە بووە چەند 102.4 پلەی سیریزی 102.4 پلەی سیریزی. وەڵامی ڕاست مامۆستا لقی سی دیارە پرسیارەکە دیارە ئەگەر 2 مۆڵ ئەوەندە بەرز بکاتەوە 4 مۆڵ تەمەشا دەکەی جارانی دووما کرد مامۆستا دەکاتە 102.4 پلەی سیریزی. یانە لێ بۆ نمونە بەرزبوونەوەی پلەی کۆڵانەکەمان دۆزیەوە 1.2 دەرچوو ئەلێرە بەرزبوونەوەی پلەی کۆڵانەکەمان دۆزیەوە 2.4 دەرچوو یعنی دوو ئەوەندەیوی پلەی کۆڵانەکەی چرێ کرد بەرز کردەوە کەواتە ئەو شێوە پرسیارەش ئاگدار بە گرنگە گۆڕینی پلەی کۆڵانی ئاوەگیراوەیەک لۆ گۆڕینی پلەی کۆڵانی ئاوەگیراوەیەکی تر. با تەمەشای پرسیاری تر بکەین شێوەی تر کە لە ئیمتیحانی وزاری پرسیاری لێهاتەوە. ئەوە شێوەی پرسیارە لە ئیمتیحانی وزاری هاتەوە دەرێ گیراوەیەکی ئاویمان هەیە خەسیەکەی 1 مۆلاریە پلەی بەستنەکەی دەکاتە -3.72
ئایا کام لەم گیراوانەیە گیراوەکمان هەیە دایتێمە دەرێ پلەی بەستنەکەی ئێستا لێرە گیراوەکەی دایتەمە دەرێ پلەی بەستنەکەی سالب 3.72 ئایا کام لەم گیراوانە یعنی کام لەم گیراوانە کە خستەکە یەک مۆڵالیە پلەی بەستنەکەی دەکاتە سالب 3.72 ئەو شێوە پرسیارانەش بە زۆر ڕێگە هەر دەکرێتن ئێستا بۆ نمونە دەین ئەلێرە پلەی بەستن دەدۆزینەوە ئەلێرە دەیدۆزینەوە لێرە دەیدۆزینەوە لێرە دەیدۆزینەوە چانی ئەو ژمارە دەرچوو دەتوانی هەڵی بژێری یان ڕێگەی تر بەکار دێتن بۆ نمونە مۆڵی دەدۆزینەوە خستێکت هەیە پلەی بەستنەکەت هەیە وەرە مۆڵی ئاهێنەکە بدۆزەوە بزانە مۆڵی ئاهێنەکە چەند دەردەچیتن دوای دەتوانی یەکسەر وەڵامەکەی هەڵبژێری با بین مۆڵی ئاهێنەکە بدۆزینەوە ئەگە نادەوی بین ئەلێرە دەتاتیف بدۆزینەوە پلەی بەستنی گیراوە لێرە بیدۆزینەوە چند سالب 3.72 دەرچوو ئەوی هەڵبژێری بەس ئەمە بدەین مۆڵی ئاهێنەکە دەدۆزینەوە دەرین دەتاتیف یەکسانە کەیف جاران مۆڵالی جاران مۆڵی ئایۆن جاران مۆڵی ئایۆن سادێم لێرەوەی دەدۆزمەوە ئەگە مۆڵەکە 2 دەرچوو ئەوەی هەڵدەبژێرم ئەگە مۆڵەکە 4 دەرچوو ئەوەی هەڵدەبژێرم ئەگە مۆڵەکە 3 دەرچوو ئەوەی هەڵدەبژێرم ئەگە 1 دەرچوو تەبعاً مادەی نائەلیکتۆلیتی 1 مۆڵتەنەوە کە دروست دەکات کەواتە دەبیتە لەقیبی ئەوەی دەدۆزمەوە کەواتە دەرین مۆڵی ئایۆنەکە دەکاتە چ مامۆستا مۆڵی ئایۆن یەکسانە بە چ ئەوەی لەگەریتی لەژێرەوە دەنووسم مامۆستا KF جاران مۆڵالی دەتاتیفەکە دایتێمە ئەوە مامۆستا پلەی بەستنەکەیە بۆتمان پلەی بەستنەکەیە یەکسانە بە چ یەکسانە بە دەتاتیف لەبەرەوەی توێنەرەکەت ئاوە ئاگادار بە یەکسانە سالب 3.72 KF جێگیرە سالب 1.86 خەسیەکە دایتێمە دەری 1 مۆڵالیە ئەوە لە جێمدانە دابەشی بکە کەواتە دەکاتە چەند مامۆستا 2 مۆڵ ئایۆن کەواتە مۆڵی ئایۆنەکەمان دۆزیەوە چەند دەرچوو 2 چند 2 مۆڵ لە ئایۆن دروست دەکات مامۆستاوە 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکاتن ئەوە 1 مۆڵ نالیکتۆلیتیە ئەوە 4 مۆڵ لە ئایۆن دروست دەکات ئەوە 2 مۆڵ لە ئایۆن دروست دەکات کەواتە مامۆستا NaCl ئەگە خستیەکە 1 مۆڵالی بیتن پلەی بەستنەکەی دەکاتە چەند سالب 3.72 پلەی سیلیزی کەواتە ئەو پرسیارەی گرنگە گوتمان بە ڕێگەی تریش هەڵ دەکرێت بەرام ئەوە ئاسانترە دەتاتیف جاران مۆڵالی جاران مۆڵی ئایۆن مۆڵی ئایۆنەکەم دیاری کرد مۆڵی ئایۆن دەکات ئەوەی لەگەریتی لەژێرەوە نووسی دەتاتیف دابەش ئەو دووە دابەشم کرد 2 دەرچوو BaCl2 3 مۆڵم ئامۆستا وەڵامەکە نییە ئەوە نالیکتۆلیتە 1 مۆڵە کەواتە وەڵامەکە نییە ئەوە 4 مۆڵ نەخێر مامۆستا لقیدی دەبیتە وەڵامەکە NaCl 2 مۆڵ لە ئایۆن دروست دەکات کەواتە پلەی بەستنەکەی دەبیتە سالب 3.72 دەتوانی بێ پاسە دانیشی بکەی بیدۆزیەوە ئەلێرە بیدۆزەوە دەتاتیف KF جاران مۆڵالی جاران مۆڵی ئایۆن دەتاتیفەکەی بدۆزەوە نفسی ژمارەی سەرێ دەردەچی دەتوانی واش پاسەدانی بکەیت ئەوە بەنسبەت ئەو پرسیارە کە هەمان بوو ئەو پرسیارەی بنەوە پێشەوەی پرسیارەکە تەماشاکەین تێبینیەکمان لەسەر نووسێ دەرێ کام لەم گیراوانەی خوارەوە بەرزترین پلەی کۆڵانیەیە یان نزمترین پلەی بەستنیەیە کە پێ دەرێ کام لەمانە بەرزترین پلەی کۆڵانی هەیە کام لەمانە بەرزترین پلەی کۆڵانی هەیە یان نزمترین پلەی بەستنی هەیە ئاگادار بە یەک واتایە گوتمان کۆڵان لەگەر بەستن عکسی یەکترن ئەگەر مادەک پلەی کۆڵانی بەرزترین بیت کەواتە پلەی بەستنیشی نزمترینە یەک واتای هەیە لۆی بزانین کام لەم ئاوێتانەی خوارەوە بەرزترین پلەی کۆڵانیە یان نزمترین پلەی بەستنی هەیە ئەگەر هەمان خستیان هەبوو ئەگەدار بە ئەوە گرنگە هەمان خستی بیتن ئەوە دەین مۆڵی دیاری دەکەین مۆڵی هەر ئاوێتەیەک دیاری دەکەین چند مۆڵی لە هەمووی زیاتر بوو یعنی ئەو ئاوێتە پلەی کۆڵانی لە هەمووی بەرزترە پلەی بەستنی لە هەمووی نزمترە ئەو پرسیارە لە امتحان زۆر دووبارە بوویتەوە 2013 خولی یەکەم دەری ئەگەر ئەم گیراوانە هەبوو کە خەسیان دەکاتە 0.01 مۆڵالی کامیان بەرزترین پلەی کۆڵانی هەیە گوتم ئێستا پێ دەرێ کامیان نزمترین پلەی بەستنی هەیە هەر یەک واتای هەیە گوتمان دەین سەرەتا چ دەکەین مۆڵی ئایۆنەکان دیاری دەکەین ئێستا لێرە K3PO4 چەند مۆڵمان داتێ مامۆستاوە 3 مۆڵە ئەوەش یەکە ئاگادار بە غەڵەت نەکەی دەکات چەند 4 مۆڵ لە ئایۆن دروست دەکات ئەرێ CaCl2 چەند مۆڵ لە ئایۆن دروست دەکات مامۆستاوە 1 ئەوەش 2 دەکات چەند مامۆستا 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکات
C6 H12O6 مامۆستاوە نالیکتۆلیتە یەک مۆڵ هەر یەک مۆڵ لە تەنۆکە دروست دەکات نابیتە ئایۆن NaI مامۆستاوە یەک مۆڵ ئەوەش یەک مۆڵ دەکات چەند مامۆستا دوو مۆڵ لە ئایۆن دروست دەکات کەواتە لێرە چند مۆلی لە هەمووی زیاتر بوو مامۆستا لقی ئەی لەبەر ئەوەی K3PO4 مۆلی لە هەمووی زیاترە کەواتە پلەی کوڵان چ دەکات پلەی کوڵان لە هەمووی زیاتر بەرز دەکاتەوە وەڵامی پرسیارەکە دەبیتە چ دەبیتە لقی ئەی ئەو شێوە پرسیارەش گرنگە لە امتحانی وزاری زۆر دووبارە بوویتەوە وتمان تێبینیەکە پێ دەرێم کە پێ دەرێ کام لەم ئاوەگیراوانەی خوارەوە بەرزترین پلەی کوڵانی هەیە یان نزمترین پلەی بەسنیە یەک واتای هەیە ئەگەر هەمان خەستیان هەبێتن ئێستا لێرە هەمان خەستیان هەیە بۆ نمونە دادەنێم یەک مۆڵالی یەک مۆڵالی یەک مۆڵالی یەک مۆڵالی ڕێگەی خێرا یەکسەر مۆلی ئاوێنەکان دیاری بکە چند مۆلی ئاوێنی لە هەمووی زیاترە کەواتە پلەی کوڵانی لە هەمووی بەرزترە سمان هەڵبژار K3PO4 لەبەرچێ لەبەرەوەی 4 مۆڵ لە ئایۆن دروست دەکاتن شێوەی تری پرسیار فەرقی هەیە لەگەرەوەی دەرێن ئەگەر ئەو جارەش هەمان شێوەمان هەبوو بەڵام خەستیان جیاواز بوو پێ دەرێ کام لەمانەی خوارەوە بەرزترین پلەی کوڵانی هەیە یان کام لەمانە نزمترین پلەی بەسنی هەیە بەڵام ئەلێرە ئەگەر تەمەشا بکەین خەستەکانی جیاواز دانایە ئەو مادە O.O1 ئەوە O.O2 O.O2 O.O5 لەبەرەوەی خەستی جیاوازە ئاگدار بە لێرە دەبی مۆڵەکەی دیاری بکەی جارانی خەستیەکەی بکەی ئەوزە چند خەستی لە هەمووی زیاتر دەرچوو ئەوی هەڵدەبژێری وەکو تێبینی لەسەری نووسیتمان ئەگەر خەستیان جیاواز بوو ئەوە ئایۆنەکەی دیاری دەکەی جارانی خەستەکەی دەکەی چانیان خەستی لە هەمووی زیاتر دەرچوو ئەو کەواتە دەبیتە داواکراوی پرسیارەکە یعنی بەرزترین پلەی کوڵانی هەیە هەروەها نزمترین پلەی بەستنی هەیە یەکەمەوە لێرە دیاری دەکەم مۆلی ئاوێنەکان چەندە مامۆستا ئەوە یەک ئەوەش دوو دەکات چەند سێ جارانی خەستیەکەی بکە O.O1 دەکاتە چەند O.O3 ئی دووەم مۆلی ئاوێنەکەی چەندە مامۆستا دووە یەک بە یەک جارانی خەستیەکەی بکە O.O2 دەکاتە چەند O.O4 ئی سێم ئەوە گوتمان نائلیکتۆلیتە یەکە O.O2 جاران یەک هەر دەکاتە O.O2 کەواتە لێرە O.O2 دەرچوو ئەلێرە مامۆستا ئەوە یەک ئەوەش سێ دەکات چوار مۆڵ لە ئاوێن جارانی خەستیەکەی بکە O.O5 دەکاتە O.O2 کەواتە مامۆستا مۆلی ئاوێنەکە جارانی خەستیەکەی بۆ O.O3 مۆلی ئاوێنەکە دووە جاران خەستیەکە O.O4 مۆلی تەنۆکەکە یانبرینەوە نائلیکتۆلیتیە جاران خەستیەکەمان کرد O.2 ئەلێرەش مۆڵەکەمان زاران کردی O.O2 چند لە هەمووی زیاتر دەرچوو مامۆستا لقیبی O.4 کەواتە ئەوە مامۆستا نزمترین پلەی بەستنی هەیە یانبرین چی هەیە بەرزترین پلەی کۆڵانی هەیە هەندێک پرسیاری ترمان مایە ئینشاڵڵا و پرسیارانە لەو دەرسی دابێ و پرسیارانەش پرسیاری گرنگن پرسیاری وزارینە دەرسی دابێ و پرسیارانەتان پێدەرێ بە هیوای سوودوەرگرتن